من ئێستا لە بەردەمی بازاری دۆلارەکەی شاری سلێمانیم جومجۆڵێکی زۆر لە بازارەکەدا دروست بووە بەهۆی بەرزبوونەوەی نرخی لیرەی سووریەوە کە ئەمە وای کردووە لە ماوەی سێ ڕۆژی ڕابردووە تاکو ئێستا نرخەکەی سێ هێندە چۆتە سەری. بەسمە لای شێخکاوە کە لێرە شارزای بازاری ئاڵگۆری دراوە. سڵاو لێ کاک شێخ، نرخی لیرە بە چەندە لە ئێستایە؟ والله پێش جەنابتان تۆزێ مەشغوڵین ڕێگە نییە ماشەڵاوە قەرەباڵغ ڕێگە نییە هاتوچۆ بکەین. پێم وایە داوای 5,000ەکەی کەس ئاوەکو ئەمە داوای حوساکە ئەڵێن 7,000ەکە ملیۆن 7,000ەکە. ئێستا بە 2000ە ئەمە بە چەندە؟ ئەمە من بۆ برادێکی خۆشەویستم کڕی لە کەرکووکەوە تەلەفۆنی کردو و تیبایی 260 وەرەقەم بۆ بکرێت بە 620. بۆ 5,000 لەگەڵ 2000 بۆ شوێ فەرقی هەیە. قەبەیە کابرا بای دەفتەرێکەکڕێ ئەی کاتە جانتایەکەوە بەڵام ئەگەر بای دەفتەرێک لێ بەما بێ بە گوێ نێبیباتەوە ئەوەی فەرقەکە خەڵک بۆ دانانیەوێ. باشە لە ماوەی سێ ڕۆژە ئەو بەرزبوونەوە بەرچاوت چییە؟ ئەو گۆڕانکاریە سیاسیە کە لە سووریا دروست بوو بە کتوپڕی مەرحەلەیەکی ئینتیقالی باش تێپەڕی حکومەت تەشکیل بوو بە هەفتەیەک یعنی بەڕاستی ئەو گۆڕانکاریە لێ بینیومە بە تاریخی حیاتم 50 ساڵ عمر ئەو گۆڕانکاریە سیاسی من ساڵ 2 ساڵ خەڵک ناکە ئەوان مەرحەلەیەکیاندانەوە لە ماوەی 2-3 مانگی شابێ انتخاباتەوە بژارد نیشتیوا بکرێتەوە حکوومەتێکی نیشتیمانی دانێن. اینجا ئێستا ئەمڕۆ حالیان کۆنگرێگەیە لە ئەردەن بۆ پشتیوانیکردنی ئەم پارە و دەوڵەتە ئەم دەوڵەتەی کە ئێستا ئەمە بەرەو پێشچوونێکی زۆر گەورەیە. خەڵکەکەیش ئەوسا زۆربیان بازرگانن تجارەت و بازرگانیان لەگەڵ هینا هەبوو لەگەڵ سووریایە هەبوو کاکە قوماش خواردن شتی باشە هەو لە سووریاوە. شێخ ئێستا بۆ نمونە ئەمە نایلۆنەکەی پێوە نییە، ئەمە بۆ نرخی ئەرزانترە لەمەی کە نایلۆنەکەی پێوەیە. ئەمە ئەرزم کردی ئەمە بۆ دانان خەڵگەی کڕێ بە دۆلار بە پارە بە دینار بە هەموو شتێک خۆمانە. ئەمە کەی سووریەکان دەستیان کرد بەگەڕانەوە لێرە و ئەوانە و بۆ تیجارەت و هاو نیشتمانەکانی خۆمان کە ڕۆشنەوە بەرهێنان بکەن و ئەمەش ڕاتەوە بۆ دوو بە پارەی چاکیشەکە ئەمیش کاتی خۆی بێت بە وەزعەکە ئاسایی بێتەوە ڕێگاکان بکرێتەوە تیجارەت دروست بێتەوە بۆ بەرهێنان بکرێتەوە ئەمەش ڕۆژی خۆی ئەویش پارەکە پارەی باشەکە فەرقێکی وای نامێنێت. زۆر سپاس بۆ بەڕێستان. بەڵێ ئەوەی کە بینین ئەگەر هاوکارم وێنەکان جۆزێتەوە جومجۆڵێکی زۆر لە بازاری دۆلارەکەی شاری سلێمانیە هەیە ئەوەی کە بینن کە ئەمە ئەو شێوازەکە شواسڵاوە لێبێ. بازار چۆن ئێستا؟ وڵای بازار بەڕاستی جومجۆڵێکی تێکەوتووە نازانم خەڵکە زۆر حەزی لە پارەیە ئەچەند هەر لە خۆیان پەلاماریەم لیرە سووریان بەو شێوازە نییە لە سووریا ئێستام دەقەیە بە 170,000 ملیۆنێکی بەس لەبەر چی ئاوە لێرە بەرزە لەبەر ئەوەی لە سووریا ڕێگان نییە ئەم پارەی بۆم دیوە بەس مجارەتەوە هیچی تر نییە. ئێستا بە چەندە لیرەی سووری؟ 20,000 ڕۆی ئێستا بە 600,000 یعنی بەڕاستی با خەڵک زەرەرۆمەند نەبێ گوناحە لەماوەی چەندێکەوە دابەزی لە ماوەی تقریبا ساعاتێکە زیاتر نا ئێستا بە 600,000 لەو دەورایە. 5,000 بەڵێ ئەی وەکو 2000 تقریبا 100,000 فەرقە. پێشبینی ئەەکەن ئێوە کە ئەمە دابەزێتەوە؟ نا ئەمە خۆی زانی چۆنە چەند توجارێک چەند گروپێک یاری پێوەکەن بەرز و نزمێکی زۆری پێوەکەن هەوڵاتیش نازانێت سعر ئەڵێ با بیکڕم نەکو بێ بە ملیۆنە 2 ملیۆن شتی وان نییە. ئایا سووریا استقرار بۆ لە ڕووی سیاسیەوە؟ ئایا کێزانێت چارەنووسی سووریا چییە؟ بەم شێوازە ئەمێنێتەوە کەس نازانێت. ئێمە ناتوانین لە خۆمانە حکوم بین لەبەر چی؟ لەبەر ئێستا سووریا پارەکەی نایەت بۆ عێراق. ئەگەر ئەو سووریا پارەکەی بێ بۆ عێراق تاکین بە 250,000 دەستەکەی. باشە ئێوە بە خەڵکەڵێن بیکڕیان نەیکڕێ. من داوام لە هەموو هەوڵاتێکی هەرێمی کوردستانێ بە تایبەتی ئەوەی کە هیچ ئێمە نییە بانەیەکە زەرر نەکە. ئێمە 32 ساڵ لەم بازارێ بە سەدان و دایان خەڵکی ڕاستی کرد تەنانەت خۆم لەو شێوازە بووم کە لە لیرەی سووریەوە ئاوم لی هاو تێگەی یعنی بەڕاستی ئەمە شێوازێکی وە قمار وایە لەبەرەوە هەچ هاوڵاتی پارە و پارە جوانەی لە گیرفانایە گوناح نییە 4 ملیۆن 3 ملیۆن زەرەر با لە خۆی. من داوام لە هاوڵاتیەیە ئەو زەرەرەی یا بۆ ئەوە با بیا بە مناڵەکانی بە خواردەمەنی باشترێکە. زۆر سپاس بۆ بەڕێستان. بەڵێ ئەوەی کە بینن بە شێوازێکە کە نرخی لیرەی سووری بەردەوام لە هەڵکشان داکشاندایە کە ئەمە وای کردووە کە لە مای ساعتێکدا 100,000 لە نرخەکەی ببێتەوە بەڵام بەراورد بە 3 ڕۆژ لەمە پێش
سێ هێندە نرخەکەی زیادی کردووە کە ئەمە وا دەکا کە مەترسی دروست کردووە لەسەر ئەو کەسانی کە ئاڵگۆڕی پێوە دەکەن یاخود هاوڵاتیە کە شارەزای لە بازاری دراودانیە کاتێکا بینێ بە شێوازە هەیە شارەزایان و ئەو کەسانی لێرەش کار دەکەن پێشنیاری ئەوە بە هاوڵاتیان دەکەن کە ئەم لیرێ نەکڕن لەبەر ئەوەی کە مەترسی دابەزینی لەسەرە.